لە ساڵی 2006ەوە دانیشتوانی حاجیۆمەران خاوەنی کارەبای 24 کاتژمێرین کە لە ئێرانەوە هاوردە دەکرێت. بەڵام ئێستا حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم لە ژێرناوی پرۆژەی ڕووناچی گۆڕانکاری لە نرخەکان کردووە بە جۆرێک کە هاوڵاتیان بە خەیاڵی ناوی دەبەن و یەکێک لەو هاوڵاتیانەش دەڵێت تەنها 8 ڕۆژ کارەبای بەکارهێناوە و 285,000 دیناری پسوولەی بۆ گەڕاوەتەوە. ماوەیە و چەند مانگێک کە بووتە پرۆژەی ڕووناچی خەڵک ناڕەزایی هەیە و گلەی هەیە لەبەرەوەی پارەیەکی زۆریان بۆ دێتەوە و ناتوانن ژیان لە حاجۆمەران بەو شێوەی بەسەر بەرن. چونکە حاجۆمەران بەوەی نییە کە سەرسنوورە خەڵکەکی هەژاری لێدەژی هەژاری زیاترە لە ئەوانی تر ناتوانێت و پارەی دابین بکە بۆ ئەوەی چکە ماڵەیە 500-600,000 بۆ دێتەوە موچەکەی 500,000 دەبێ هەندێک مانجیش لەوانەیە بەو شێوەیە کە بڕوا دەبێ موچەی 2 مانجی بۆ مانگێکی کارەبای دابنێ. من بە 8 ڕۆژی 285,000 بشتێکی وا بوات. حاجیۆمەران ناوچەیەکی شاخاوی و سەختە. زیاتر لە 7 مانجی ساڵ زستان و سەرما و بەفرە. لەم ناوچەیەدا بەهۆی نەبوونی نەوتی سپی کارەبا بە ناچاری لەلایەن هاوڵاتیانەوە بووەتە ئامرازێکی مانەوە و خۆگەرمکردنەوە. تەنانەت لە مانجی تەمووزدا کە گەرمترین وەرزی ساڵە بەهۆی ساردی کەش و هەواوە هاوڵاتیان ناچارن بۆیلەر دابگیرسێنن. حکوومەتیش بێ گوێدانە ئەم بارودۆخە جوگرافیایە و پێویستی سەرەکی خەڵک گرانترین نرخ بەسەر ساردترین ناوچەدا دەسەپێنێت. ئێرە 8 مانگان ئەستانە. ئەلحان گیزە لێرە حڵال حازری 4 فەسڵی ساڵی گیزە لێرە ئیش دەکا. وەکو بیتوێنێ نییە، وەکو سۆران نییە، وەکو هەولێرێ نییە، وەکو سلێمانیە نییە. ئەو جا لێرە خەڵکەکە بە حکومەت وەکو قمارێک دەکە خەڵکی دەکا. هەندێک کەس معاشخۆرە 500 دیناری دەداتێ بەڵام ملیێنێکی سەریمانگەلێ وەردەگریتەوە. باشە خەڵکی کرێچین هەیە، خەڵکی فەقیرن هەیە، خەڵکەکە ئاخر ئەو کارە ئەو حدودە لە بۆمە نییە. ئەو کارەبایە ملیێنێک دینار ملیێن و نیوەک دینار بۆمە دەدرێ دەبێت سۆلی بکەین. ئەو کارەبای ئێرانەیە. ئەمە ئەلحانەکینێ بەهاوینەوە 700,000 500,000 ئەوە بۆ خەڵکی هاتووتەوە خۆ کەس پارەی نادا. بەخوای نادەم ئەگە هەموو سا هەڵماوەسن. هەرچەندە بیانووی حکوومەتی ماوە بەسەرچوو بۆ گرانکردنی کارەبا لە ژێرناوی پرۆژەی ڕووناچی زۆری تێسووی بەرهەمهێنان بوو بۆ دابینکردنی کارەبای 24 کاتژمێری. بەڵام دانیشتوانی حاجیۆمەران دەڵێن بیانوەکەی حکوومەت لێرە بنەمایەکی ئەوتۆی نییە چونکە کارەباکە هەمان ئەو کارەبایە کە لە ساڵی 2006ەوە لە ئێرانەوە هاتووە و تێچووەکەی گۆڕانکاریەکی ئەوتۆی بەسەردانە هاتووە. نرخی پرۆژەی ڕووناچیە گەرجارێک بۆ شار و شارۆچکانی تری هەرێمی کوردستان بارگرانی بێت. ئەوە بۆ دانیشتوانی ناحیە حاجیۆمەران دووجار بارگرانیە. چونکە ناوچەکە ناوچەیەکی کوێستانیە و هاوڵاتیان زیاتر کارەبا بەکاردەهێنن. ئەمە شوواکە مانگانە بڕێکی زۆر لە کرێی کارەبایان بۆ بێتەوە. ئەمەش هاوڵاتیانی ناحیە حاجیۆمەرانی نیگەران کردووە و داوا دەکەن نرخەکەی کەم بکرێتەوە. ئازادۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی حاجیۆمەران.